لە یاریەکانی گەڕی سێمی خولی نایابی کوردستان یانەی زاخۆ لە یاریگای دەلال میوانداری هەندرێنی کرد. لە سەرەتای یاریەوە هەردوویانە باستێکی مامناوەند و لە یەکەوە نزیک بە دیارکەوتن. دوای تێپەڕبوونی چارەگێکیش بەسەر دەستپێکی یاریەکە هێرشەکانی هەردوویانە دەستی پێکرد و لە چەند دەرفەتێک نزیک بوون لەوەی تۆڕ یەکتر بەهەژێنن، بەڵام نیوەی یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی. لە نیوەی دووەم یاریەکە پلانەکانی دڵشاد معروفی ڕاهێنەری یانەی هەندرێن گۆڕا بۆ هێرشبەری، ئەمە ژوای کرد ئەو یانەیە نزیکتر بێتەوە لە گۆڵ و زاخۆش بەرگری لە گۆڵەکەی دەکرد. لە خولەکی 83 یانەی هەندرێن بە گۆڵی یەکەم و پێشکەوتن گەیشت. دوای ئەوەی یاریزانانی زاخۆ بە هەڵە گۆلیان لە خۆیان تۆمار کرد و یاریش تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە. هەندرێن بە سەرکەوتنێشتر لە دەرەوەی یاریگای خۆی هاتەوە پێشەنگ. ڕاستیمە لە سەرەتای یاریەکە برێم دەتوانم بڵێم برێم ناتینەوە کەشبووە یاریەکە جێمی یەکەم دەتوانم بڵێم بەس لە جێمی دووەم بەڕاستیمە وەکو ئاسێکی زۆر باش برێم پێشکەشکردی سانەکە سێ خاڵی یاریەکە بەڕاستی لەبووی ئێمە زۆر گرنگ بوو. تیپەکەی ئێمە نادی ئێمە بەڕاستی ئێستا لە وەزعێکی زۆر باشدا دەڕوە لە سێ یاری برێم توانێتمان حەفت خاڵ کۆ بکەینەوە، بەڵام ئینشاڵڵا لە یاریەکانیدا توش بۆ شێوە یاری بکەن. بەهەرحاڵ بەڕاستی یاریێکی زەحمەت بوو خاصەن یاریەکە لە دەرەوە یاریگای خۆت بووی. خودی فريق ما آماده باش کنیم با اوه وقت بيجن ورزشم شوط عولي بيزدقت عولي هم مسيطر بين شوط دبتك وان ضغط الماك الراستي هجومك سريع وان هبي رقم نهباج بين دفاع عندما سريع تربي سيجار جاران انفراد بين فرصة استغلال كرين جول اما اوه بين بەم شێوەیە هەندرێن بە دوو سەرکەوتن و یەکسانیەک و حەوت خاڵ هاتەوە پێشەنگ گیانەکانی خولی نایابی کوردستان و زاخۆش بە تەنها سێ خاڵ لە پلەی شەشەمدایە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام.